دەسەڵات لە هەرێمی کوردستان کە خۆی لە یەکێتی و پارتیدا دەبینێتەوە ساڵانێکە سەر ڕێئەنجامدانی هەڵبژاردننی ڕووکەش بۆ مانەوەی پەنای بۆ ساختەکاری بردووە. خۆی پرۆزگار دەرفەت ئەدا بەس ئیهمالی ناکە. ئەندامێکی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری دەڵێت لە ساڵی 1992ەوە پارتی یەکێتی لە هەموو هەڵبژاردنێکدا ساختەکاری دەکەن و ئەوەش ئەوانی هێشتووەتەوە. لە ساڵی 1992 کەو کات لە مانگی 25 بەڵە نەچوبێتم هەر سەرەتا بە تەزویر هێنایانە تا 2024 بەردەوام بوو. ئەم تەسویراتەیش کە کردویانە کێشە و گرفتەکە لەویایە ئەم دەسەڵاتە ئەم سەرمایە کە هەیەە ئەم سەرەتە کە هەیەە نەیانتوانی بخەن خزمەتی خەڵکی بۆ مانەوەی خۆشیان تەناپەنان بردوتە بەر ئەم تەزویراتە چونکە ئەگەر هەر دەوڵەتێک هەر حکوومەتێک هەر دەسەڵاتێک کە خۆی پەروەردگار سایە و سەروەت و سامانی پێدا ئەتوانی بخاتە خزمەتی خەڵکی بەڵام ئەمان بە پێچەوانەوە کە نەیانتوانێت لە ماوەی 33 ساڵی ڕابردووە ئەو خزمەتە بە خەڵک بکەن. یەکێتی و پارتی لە ماوەی بەڕێوەبردننی دەسەڵات لە هەرێمی کوردستان زۆرترین قەیران و نامەتیان بەسەر خەڵکدایەناوە هەر لە بڕین و پاشەکەوت و دواخستنی موچە و براکوژی و پشتگوێخستنی پێداویستی و خزمەتگوزاریە سەرەتایەکان. چاودێرانی سیاسی و ڕۆژنامەنووسان دەڵێن ئەگەر ساختەکاری هەڵبژاردننی دیزاینکراو نەبێت گەل سزای یەکێتی و پارتی دەدات و ناتوانن لە دەسەڵاتدا بمێننەوە. دیارە بابەتی تەزویرکردن و ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا لەگەڵ جووت حیزبی دەسەڵاتدار دوانەیەکی لێکدا نەبڕاون هەموو پرۆسەیەکی هەڵبژاردن پەنای مردوتە بەر تەزویر و ساختەکاری بەبێت تەزویر و ساختەکاری نەئەتوانن دەوچن لە هەڵبژاردن و نەئەتوانن زۆری نەشبن. بەپێی ئەزمموی ئێمە لە هەڵبژاردنەکان هەر لە ساڵی 1992 کە یەکەم پرۆسی هەڵبژاردننی گشتی بۆ پەرلەمانی کوردستان بەڕێوە چووە لەو کاتەوە بە شێوازی جیاجیا بە زۆرترین ڕێژە ساختەکاریان کردو تا توانیویانە زۆری نەبەدەست بێنن زۆرینەیەکی ساختە و مزەیف لە هەڵبژاردنێکە تەسکەرەیان تەزویر کردو لە هەڵبژاردنێکە جنسیان تەزویر کردو لە هەڵبژاردنێکی ترە فۆرمی نەکدانیان تەزویر کردو لە هەڵبژاردنێکی ترە لە ڕێی ئەلکترۆنیەوە ئەنجامەکانیان گۆڕیوە لە ڕێی فلاش میمۆریەوە ئەنجامەکانیان دەستکاری کردو ئەم جاگەشیان لە ڕێی ئەو پرێنتەرە زیرەکەی کە لەسەر سنوورەکاندایان نابوو توانێن ئەنجامی هەڵبژاردن لە بەرژەوەندی خۆیان کۆتایی پێبهێنن بەوەش هەموو پرۆسەیەکی هەڵبژاردن لەژێر ڕەحمەتی تەزویری ئەم دوو هێزەدا بووە. هەڵبژاردننی دیزاینکراوی بیستی دەبوو هەمووان ناشکرا بوو وەک دوایین چەکی حیزبەکان بۆ مانەوەیان لە دەسەڵات ئەمەش وای کرد سنگ و قورسایی جەماوەری ڕاستەقینەی حیزبەکان دەرنەکەوێت و کورسی ئامادەکراو بدرێتە حیزبەکان ئەمەش کۆمەڵی دادگەری ناچار بە بایکۆتکردنی پەرلەمانی داهاتوو کرد. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.